گەنجەکانمان چەند سەرقاڵی موبایل ئەبن لە کاتێکە شەو تاک و بەیانی چاویان لەسەر ئەو موبایلەیە ئیدمان بوونە لەسەری تێر ناخۆن. واللهی گەنجم بینیەوە ماچ موبایلەکەی کردووە نەخۆشیەوێ، والله ئەوەندە خۆشەوێ موبایلەکەی، ئەڵێ موبایلەکەم بە دنیا ناگۆڕمەوە، ئەبێ چی تیاوێ. بەخوا براکانم ئەوەندە پیاو ساڵح نییە ئامادەکاری بکا لە ناو مانگی ڕەمەزان خۆی لێکلای بکاتەوە. بەخوا ئەوەندە ساڵح نییە ختمی قورئانی تیادا بکا، ئەبێ ئەو موبایلە ماچ ئەکا بێ چی تیابێ، بە ڕۆح و بەجان موبایلەکەی خۆشترەوێ لە خۆی، ئەوەندە موبایلی خۆشەوێت. دەی بەخوا براکانم ئەم گەنجانە کەوا سەرقاڵی ئەو موبایلن چەندێک خۆشەویستیان هەیە بۆ موبایلەکانیان. ئەو پیاوچاکانەی کەوا ڕۆیشتن وەکو ئیمامی شافعی لە ناو مانگی ڕەمەزانە 60 ختمەی کردووە، ئەم گەنجە چۆن ئەو موبایلی خۆشەوی ئیمامی شافعی دەقات ئەو قورئانەی خۆشویستەوە، بۆیە تێری ناخوارد لە ناو قورئانەکە. سێرتان نەیە کە شەو هەتا بەیانی گەنجێک بە دیار موبایلێکەوە دانیشتووە، بەخوا ئەو ئەولیا و پیاوچاکانی کەوا لە سەردەمی خۆی هەبوون بەخوا ئەوها قورئانیان خۆشویستەوە، بۆیە هەتا بەیانی خەریکی قورئان خوێندن بوونە، وەڵ لە ڕۆژێکە بەیانیان ختمەیەکیان نەکرد و ئێوارانش ختمەیەکیان نەکرد. دەی براکانم بەراوردی کە لەگەڵ ئەو گەنجەی کەوا ئیدمان بووە لەسەر موبایلە، شەو هەتا بەیانی ئەگەر بێت و شەوێتریش بەدەمیەوە بوایە بە درێژایی، ئەگەر 6 ساعت 7 ساعت بوایە، ئەوە و گەنجە 6 7 ساعتری بۆ قەرز دەکرد بەس بۆ ئەوەی زیاتر لەسەر موبایلەکەی بوایە.